Essa não esmatou. Ah, ras magret. صارت دربان سكور بالجمال. مدرك هو جمال كاميرا كان سانا. بەیاننامەی سەرکۆنەکردنی تیرۆرکردنی چالاکوانی مافەکانی ژنان یەنار محەممەد بەنای مرۆڤایەتی و بەرگری لە مافەکانی ژنان دوێنێ 2026 کاتژمێر نوێی بەیانی لە ماڵەکەی خۆیدا چالاکەوانی مافەکانی ژنان یەنار محەممەد تیرۆر کرا هێزێکی دەمامەکدار هەڵیان کوتایە سەر ماڵەکەی ترۆریان کرد بەداخەوە کە لەبەر سەختی برینەکەی گیانی لەدەستدا ئێمە لە تۆڕی 8 مارس بە توندی سەرکۆنەی ئەم تیرۆرەی چالاکوانی ناسراوی ژنان یەنار محەممەد دەکەین کە دەیان ساڵە دەنگی بەرزی و بەرگری لە ماف و ئازادی و شکۆی ژنان و منداڵان بوو لە عێراق و ناوچەکەدا یەنار محەممەد لە دوای ڕووخانی ڕژێمی عێراق لە وڵاتی کەنەداوە گەڕایەوە بۆ بەغدا لە کاتێکدا عێراق لە قورسترین و ناپارێزراوترین وڵاتانی دنیا بوو ئەو خەباتەی هەڵبژارد کە لە ناو ئەو ئاگرەدا دەنگێکی بەهێز و ڕۆشناییەکی درەوشاوە بێت لە ناو خەباتی یەکسانی خوازی و پارێزگاریکردن لەو ژنانەی لە تونند و تیژی هەڵدەهاتن وەک دامەزرێنەری ڕێکخراوی ئازادی ژن لە عێراق ڕۆڵێکی گرنگی گێڕا و لە ئاشکراکردنی تونند و تیژی دژی ژنان کوشتن بە ناوی شەرەف هاوسەرگیری پێشوەختەی کچان و پێشێلکاریەکانی هەمواری یاسای باری کەسێتی عێراق و بازرگانیکردن بە کچان و ژنان لە ئاستی نێودەوڵەتیدا لە چەندین کۆنفرانس و چالاکیدا بەشداری کردووە و براوەی خەڵاتی ڕافتۆیە لە وڵاتی نەرویج کە خەڵاتێکی جیهانیە بۆ داکۆچیکردن لە مافەکانی مرۆڤ خەڵاتی فەڕەنسی ئەڵمانی کە خەڵاتێکی جیهانیە لە ساڵی 2025 کە بە بۆنەی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ لە دەی 12 2025 وەرگری ئەو خەڵاتە بوو لە پای کار و چالاکیەکانی بۆ پاراستنی ژنان و منداڵان لە عێراق هەر هەڕەشە و تیرۆرێک دژی ئەو تەنها هێرش نییە بۆ کەسێک بەڵکو هێرشە بۆ ئەو ژنانەی بۆ مافە بنەڕەتیەکانی ئینسان تێدەکۆشن ئێمە لە تۆڕی 8 مارس داوا دەکەین لێکۆڵینەوەی سربەخۆ و ڕوون دەربارەی دۆسەی تیرۆری یەنار محەممەد بکرێت و ئەنجامدەرانی بە سزا بگەیەنرێن پاراستنی تەواوی سەلامەتی چالاکوانان و بەرگریکاران لە مافەکانی مرۆڤ داوا دەکەین وەستانی هەر جۆرە تونند و تیژی و هەڕەشەیەک دژی ژنان دژی دەنگە ئازادەکانە ئێمە پشتیوانی تەواومان دەردەبڕین لە هەموو چالاکوانانێکی ژن لە هەموو چالاکوانانەکانی مافی مرۆڤ کە بە ئازایەنە لە دژی ستەم وەستاونەتەوە و داکۆکی لە ئازادی و لە یەکسانی دەکەن تیرۆر و تونند و تیژی ناتوانن دەنگی ئازاد و یەکسان کبکەنەوە ژن ژیان ئازادی تۆڕی 8 مارس ڕیان بەڕێزان ژنان پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز سەرەتا بە ناوی ڕێکخراوی بەدیلی کۆمۆنیستیەوە سوپاس و پێزانینی خۆمان ڕادەگەێنین بۆ تۆڕی 8 مارس لە سلێمانی کاڵچاون بەم گردبوونەوە و سوپاس و بۆ ئامادەبوان و کە بەشداری ئەم گردبوونەوە بوون دوێنێ 2026 یەنار محەممەد هەڵسوڕاوی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی ژنان کۆمونیست و خەبات گێلێکی پەیگەلی بزوتنەوەی یەکسانی خوازی نێوان ژن و پیاومانە دەستدا ئەویش بە تیرۆرکردنی لەلایەن تیرۆریستانی کۆنەپرسی دژە ژن و دژە ئینسانیەوە هاوڕێنار لە ساڵی 2003 بە دوای ڕوخانی ڕژێمی بەعسی فاشیستدا لە کەنەدا گەڕایەوە بەغداد و لەگەڵ چەند هەڵسوڕاوێکی تری بزوتنەوەی ڕزگاری خوازی ژنان ڕێکخراوی ئازادی ژنیان پێکێنا بۆ ڕێخستنی بزوتنەوەیەکی ڕادیکاڵ و یەکسانی خواز بۆ وەسانەوە دژ بە بزوتنەوە کۆنە پەرستی دینی قەومیەکان کە هێرش بۆ سەر ئازادی و مافەکانی ژن و منداڵانیان کردبوو ئامانجان بۆ هێنانەدی ئەجندایکی کۆنە پەرستەکانیان دامەزرانێرانی ڕێکخراوی ئازادی ژن زۆربیان هەسوڕاوی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی بوون پێشتر لە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی ژنان لە کوردستانی عێراق ڕۆڵیان هەبوو و بە تایبەتی لە ناو ڕێکخراوی سربەخۆی ژنان بەم شێوەیە ئەزمون و
سنەتی خەباتکارانەی ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردوو سەر بزوتنەوەی ڕزگاری خوازانی ژنانی کوردستانی عێراقی پێکهێنەری ڕێکخراوی ئازادی ژن بوو. ئەم ڕێکخراوە میلادگر و درێژە پێدەری ئەو سنەت و خەباتە بوو دوای 2023 کە ڕزگاری ژنان و ئازادیانی لە پەیوەندی بزوتنەوەیەکی گشتگیرتری ڕزگاری کۆمەڵایەتی ببیننەوە لە دەست سیستەمێکی چینایەتی و سیاسی و ئابووری و سەرمایهداری دەسەڵاتی بۆرژوازی. ئەمڕۆ هەرچەنە چالاکیێکی تۆزێک بە پەلە ئامادەکراوە بۆ پرۆتێستۆکردنی کوشتنی یەنار محەممەد ژنە چالاکوانێکی نێودەوڵەتیە خۆی لە بەغادا ئەنیشێ هەر لە بەغاش کوژراوە لە ناو ماڵەکەی خۆیان کە وا دیارە ئەو کەسانەی کوشتویانە پلانێکی درێژخایانی داڕژراویان هەبوو بۆ تیرۆرکردنی. و پێشتری ژێنار یەکێک بۆ لەو ژنانەی کە دیفاعی زۆر لە ژنان کردووە بە تایبەتی و ژنانی بێلانان یاخود پێویستیان بە هاوکاری هەیە و هەندێک جار ژنانی داڵدەیاوە بۆیە چەند جارێکیش هەڕەشەی لەسەر بووە بەهۆی پەیامەکانی بەهۆی لێدوانەکانی قسەکانی بۆیە دوێنێ بەداخەوە تیرۆر کراوە. ئێمە لە سەروبەندی 8 مارسین ئەم تیرۆرکردنە پێمان وایە کە پەیامێکی ڕاستەوخۆی هێزە تاریکەکانە بۆ ئەوەی کە ژنان پاشەکشێ بکەن. بەداخەوە یەنارمان لە دەستا بەڵام هەزاران یەناری تر هەن کە ئەتوانن دیفاع لە ژنا بکەن و ئەتوانن چالاک بن و ئەتوانن دەنگی بوێر بن. کۆبنەوەکانمان بەردەوامە بۆ ئەوەی کە ئەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامە نووسی ئەبەسترێ یاداشتێکمان هەیە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانەکەین بۆ پرۆتێستۆکردنی کوشتنی تیرۆرکردنی یەنار محەممەد. لەگەڵ ئەوەشا ئێمە لە کۆبنەوەین کە ئەم 8 مارسە تایبەتکەین بە یەنار وەک ڕەمزێکی تیرۆرکردن و غەدر لە دەنگی ژنان. لە ڕاستەیە ئەم چالاکیە وەستانێکە پرس کۆنفرانسێکە ئیدانەکردنی تیرۆرکردنی یەنار محەممەد کە سەرۆکی ڕێکخراوی ئازادی ژنا بەڕاستی کەسێکی چالاک خۆی با بڵێن جنسی کە نەدای هەیە بەڵام یعنی هەوڵدانی بۆ ئازادی بۆ مافەکانی ژنان بۆ یەکسانی هاتوتە ناو بەغدای مەزهەبگەرا و شیع و تیرۆریستانێ بۆیە ئیشکا زۆر بە ئازایانە و زۆر بە بێوێرانە. ئێمە وەکو تۆڕی 8 مارس هەستاین بەم کۆبوونەوەیە لە ڕاستیە بانگوازمان کرد بۆ ئازادی خوازان بۆ ئەوانەی کە حەز ئەکەن ئەم جیاکاریە نەمێنێ حەز ئەکەن تیرۆر نەمێنێ حەز ئەکەن کۆمەلگای یەکسان بێ ژنان تیرۆر نەکرێن. ئێمە ئێستا بۆ لە ڕاستیە تیرۆری خاتوویە نار تیرۆری هەمومانە تیرۆری فکرە تیرۆری داواکردنی مافە تیرۆری ئەوەیە کە نابێ یەکسانی هەبێ. ئێمە لێرە هەمومان بە دڵێکی غەمبارەوە بە دڵێکی تەنگەوانێ لێرە کۆبینەوانێ و ئیدانی ئەم کارە ناڕەوایەکەین.